بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بەڕێزان و خۆشەویستانم، یەکێک لە نیعمەتە هەرە گەورەکانی رب العالمین بریتە لە وشەی ئینسان، زمانی ئینسان، قسەی ئینسان. لە ڕاستیە زمان بۆتە هۆکاری ئەوەی ئێمە لە یەکتر تێبگەین، بتوانین پەیامەکان بە یەکتر بگەیەنین و خوا بە گەورەی خۆی جەلە جەلالوه وشەی هەڵبژارد بۆ ئەوەی بیکاتە پەیامی خۆی و لەسەر زەویە بڵاوی کاتەوە. پێغەمبەران عەلەیهیم الصەلاة وەسەلام هەمووان پەیامی وشەیان هێنادایان بە گوێی مرۆڤایەتیە. وشە زۆر گرنگە لە حەیاتی ئینسانی موسڵمانە کە چۆن هەڵسوکەوت و مامەڵە لەگەڵ وشەکانیا بکە. هەموو وشەیەک، هەموو ساتێک لە وشەکانی ئینسانی موسڵمان مراقبەی لەسەرە. ما يلفظ من قول إلا لديه رقيب عتيد. هەر وشەیە لە زمانی تۆیەتە دەرەوە حتمەن ئەم وشەیە یان ئەبێتە بارێکی قورس بەسەر شانتەوە، یا ئەبێتە حەسەناتێکی قورس لە ناو میزانی تۆیە. ئێمەی موسڵمان مەئمورین بەوەی ئەمرمان پێکراوە پەیامی خوا جەلە جەلالوه لەسەر زەویە بڵاوکەینەوە. بڵاوکردنەوەی پەیامی خوا لەسەر زەویە زۆر گرنگە. ئەمەش بە زمان ئەکرێ. ئینسانی موسڵمان بە زمان ئەبێ ئەمە جێبەجێکە. هەر یەکێک لە ئێمە مەئمورە بەوەی هەر کەلیمەیەکی خەیری وەرگرت بیگەێنێتەوە، بە خێزانی، بە مناڵی، بە دەوروبەری هاوڵێکی هەوڵ بدا بانخوازێکی جوان و چاک پەیامەکەی خوا بە ئەسپایی بە دەوروبەری بگەێن. هەموو ئەو جوانیانەی کە بەسەر ئێمەوە هەیە ئەمڕۆ، هەر هەمووی ئەو جوانیانە بە وشە گەیشتوێتە ئێمە. دایک و باوکمان ئێمەیان بە وشە پەروەردە کردووە. بۆیە زۆر گەورەیە ئینسانی موسڵمان گرنگی بە وشەکانی بدا. بڕواکەن لە دەعوە و بانگەوازە، یعنی کە منبەر پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم کە پەیامێکی خوایی تیا بڵاو ئەکرێتەوە و فەرزێکە لەسەر موسڵمانە بچن گوێ بگرن لە وشەکان، ئەوە دەلیلە لەسەر ئەوەی کاریگەری وشە زۆر گەورەیە. کاریگەری وشە زۆر قورسە، زۆر عەزیمە کە کەسی موسڵمان بتوانێت ئەم وشەیە خۆی جوان بگەێنێت. تۆ بیرکەنەوە ئەم هەموو کەناڵی ئەلام و دنیا هەموو لەسەر وشە بنە، هەمویان لە بەرامبەر وشەی ئیسلامە ئەکەون، لە بەرامبەر وشەی منبەرە هیچیان پێ ناکرێت. ئەزانن چه حەملەیەک ئەکرێت بۆ ئیفسادی ئەم میلەتە، منبەرەکان ڕاگیری ئەکەن، ناهێڵن ئەو فەسادە تەواو بڵاو بێتەوە. ئەم وتارانەی کە ئەدرێن قسەیەکی جەنابتان کە لە شوێنێکە قسەیەکی خێر کە ئەکەن، هەمووی ئەچێتە ئەو چوار دەورەوە ناو ئەو دائیرەیەوە کە ئێمە ئەمانەوێ پەیامی خوا بگەێنین. لە هەندێک لە زەمانەکانە وشە تەئسیری کەمە بێتەوە. چەندێک وشەکانمان لە واقعی ژیانەوە دوورکەوێتەوە، ئەوەندە وشەکان کاریگەریان کەمە بێتەوە. چەندێک وشەکانمان لە واقعی ژیان دوورکەوێتەوە، ئەوەندە کاریگەری کەمە بێتەوە. جاری وا هەیە باوکێک ئەوێ پەیامێکی هەیە بیدا بە مناڵەکەی، هەرچی ئەکا مناڵەکەی گوێی لە ناگرێت، چونکە قسەکەی باوک لەگەڵ واقعی مناڵەکە دووشتی زۆر جیاوازن. مناڵ لەگەڵ باوکە، لەگەڵ دایکە، کەی کاریگەری زۆر وشەکانی باوک و دایک لەسەر مناڵە بن، ئەو کاتەی زۆر واقعی قسە بکەن. کەی کاریگەری وتاری ئاینی زۆر بەهێزە بێ لەسەر خەڵک، ئەو کاتە ئەبێ کە واقعی بین. ئێمە لە ئەمڕۆیە جاریتر عەزم کردوون ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم لە ڕووی سیاسەتەوە دوا کەوتو. ئەگەنا لە ڕۆکانی ترەوە هیچ کێشەمان نییە، لە پێش جیهانەوە لە ڕووی ئەخلاقی بەرزەوە ئەم ئومەتە زۆر لە پێشە. تەسەورکەن کۆڕۆنا زۆر شتی بۆ ئێمە دەرخست، هەر ئەوەندە یعنی مەجالێک بەحاڵ بزانە یا گرانیەک ڕووی تێگرن پەلاماری سۆپەرمارکێتەکانیاندا دەی لە هەموو وڵاتی ئێمە بەو هەموو خراپەکاریە کە ئیشمان لەسەر ئەکرێ بۆی میلەتی ئێمە تێک چێ گەنجمان تێک بدەن، کەسێک دەستی نەئەبر بۆ شتێک. من هەم بە گەڕەکانە ئەگەڕم هەندە سۆپەرمارکێت دەبینم شتەکانی لە دەرەوە دایانێ بەجێ هێڵ، کەسیش دەستی بۆ نابە. ئەمە هێزی ئاینی پیرۆزی ئیسلام ئەگەێنە کە ئێمە وەرمان گرتووە و چۆن کاریگەری لەسەر داناوین. بۆنی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم لە مەجلیسەکانی ئێمە لە هەموو شوێنەکانەوە هەستی پێ ئەکرێ.
بۆیە ئینسانی موسڵمان بێ زۆر گەشبین بێ کافر و بێدین چی ئەکا با بکە هەموو کە ئەوەی ئەیکات لەبەرەوەی لەسەر بەتاڵ بنیادە هەمیشە ئەکەوێ هەمیشە حەق سەر ئەکەوێ سەرکەوتنی حەق سەرکەوتنێکی لزومیە و جەنگی ئێمە لەگەڵ باتڵ جەنگێکی ئەبەدیە حتا ئەو لەحظەیە کە لە حەیاتان ئێمە لەگەڵ باتڵ و خراپەکاریە جەنگ ئەکەین بۆیە عەزیزانم هەر یەکێک لە ئێمە پێویستمان بەوە هەیە لە هەندێک جێگەیە جەنگەکانمان لە زمانەوە بگۆڕین بۆ کردەوە ئەمە پێوتێ الدعوة الصامتة بانخوازی بۆ دینی خوا بە بێدەنگ قسەت نەکردووە وتارت نەداوە بەس کردەوەکەت سەلمانوێتی تەسەورەکەن بازرگانە موسڵمانەکان هندستانیان ڕزگار کرد بەشێ لە سینیان ڕزگار کرد موسڵمانانی ئێغۆر ئێستاکە لە سین لە زۆر شوێن لە مەجەڕ و لە زۆر شوێنی جیهان موسڵمانان هێرشیان بۆ برد و پەلاماریاندا نەک بەوەی کە جیهاد بکەن تەنها بازرگانە موسڵمانەکان بە ڕەوشتیان بە کردەوەیان ئەوەندە صادق بوون ئەوەندە ڕازگۆ بوون هەڵسوکەوتیان ئەمەندە جوان بوو لە معاملەیانە خیانەتیان نەئەکرد درۆیان لەگەڵان نەئەکرد سوێنی ناحەقیان نەئەخوات ئەبووە جێگەی سەرنج کەسی کافری ڕائێکێشە ئیمانی هێنا ئێمە موسڵمان پێویستمان بە بازرگانێکە کە داوای سامیتکە بە قوتابێکە لە قوتابخانەکە داوا و بانگەوازێکی بێدەنگکە مامۆسایەک بەس بەکردەوە ئەخلاقی هیچ باز مەکە لە پۆلەکەتە هیچ باز مەکە بەس ڕەوشتی بەرز لەگەڵ تەڵەبەکان تا ئەبێتە کاریگەری لەسەر تەڵەبەکان دایک و باوک هەندێک جار زمانیان کار ناکە پێویستە کردەوەیان کارکە دڵنیا بە کردەوە لەسەر مناڵەکەت کارەکە دڵنیا بە ئەگەر تۆ خۆت ڕازگۆبی تەئسیراتی ڕازگۆیی تۆ لەسەر مناڵەکان تەئسیری ئەبێ مناڵەکان کاتێک جارێک باوکیان ئەبینن دانیشتۆ لە بەردەم ڕەب العالەمینە فرمێسکێ بە چاوەکانی یەتە خوارەوە ئەزانی ئەمە چ کاریگەریێک لەسەر فکر و بۆچوون و هەستی مناڵەکانەکە جارێک گەنجێک وتی ماوەسا لە هەموو ژیانمە شەو نوێژم تەرک نەکرد وتم وەڵڵاهی دەست خۆش ئافرم چۆن توانیوتە چۆن بەرگەت گرت چۆن وەڵڵاهی ماوەسا یەک شت تەئسیر لێکردم هەموو جارێ نەنکم ئەبینی شەو نوێژی ئەکرد مناڵ بووم زۆر بچوو بووم کە فامم کردەوە نەم ئەتوانی ئەم ئیشەی کە نەنکم وفاتی کردوە نەماوە لە ماڵەکەمانە نەمێنێ هەر بەردەوام بووم لەسەری خۆ ئەم نەنکە قسەیەکی پێ بۆ نەکردووە پێ نەوتەوە وەرە ئەدەی شەو نوێژکە نا بەڵام بەکردەوە فێری کردووە شەو نوێژ یعنی چی باوکێک کە بەردەوام ئیلتیزامی بە مزگەوتەوە هەیە خۆی یێتە مزگەوت مناڵەکانشی خۆ ئەدەنە مزگەوت بۆیە داوای سامت تەنها بریتین لەوەی کە تۆ نوێژکەی هەر کردەوەیکی جوان هەر منهەجێکی جوانی ئەم ئیسلامە لە خۆتە تەنفیسکەی ئەوە بریتێ لە داوا و بانگەوازی تۆ چەند جوان و شیرینە ئینسان ئەچیتە خەستەخانەیە کەسێکی موسڵمان ئەبینی لە دەستی لە دەمی لە هەموو شتێکی ئەمینی ئەزانی فێڵت لێ ناکە خیانەتی لێ ناکە دەرمانێکی زیادت بۆ نانووسێ دەرمانێکە بەسەرە تاقی ناکاتەوە هەست بە ئارامی ئەم ئەخلاقە بەرزە ئەمە ئەخلاقی کەسی موسڵمان ئەمە داوای سامیتە کە تۆ داوا بانگەوازکە لە بەرخاتی خوا جەل جەلالوه بەبێ ئەوەی وشەیەکت وتبێ ئای چەند کەس هەیە لای خوا بە بانخوازی زۆر گەورە ئەژمار کراون و کەلیمەیەکیان بۆ خەڵک نەوت یەک کەلیمە وەڵڵاهی جاری وا هەیە سیرکردنی کەسێکی ساڵح بۆ تۆ زۆر ژیان لە تۆ ئەگۆڕێ زۆر دەرگای خێر لە تۆ ئەکاتەوە زۆر کەسە بوو ئەهات ئەویست پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم بکوژێ بەڵام بەبینینی دیداری جوانی ئەو پەشیمان ئەبووە لەم کارەی و تەوبەی ئەکرد لەسەر دەستی بۆیە نەظەراتی ئێمە هەڵسوکەوتی ئێمە ڕەوشتی ئێمە ئەبێ زۆر جیاواز ڕاستە ئێمە مرۆڤین هەڵا ئەکەین بەڵام ئەبێ زۆر ئاگامان لەبێت لەگەڵ بەرامبەرەکان هەمیشە بیرمان لای داوەکەمان بێ بۆی کەمترین ڕێژە هەڵەکەی بیرکەرەوە کە تۆ ئەبیتە سەبەبی دوورخستنەوەی کەسێک لە دین تۆ ئەهلی مزگەوتی تۆ ئەهلی قورئانی تۆ ئەهلی دەستپاکی تۆی ئایندەی ئەم وڵاتە لەسەر تۆ بنیات ئەندێ بەخوا ئەو کەسەی کە ئیبینی گەندەڵ و دز و درۆزن و ئەوە بە حیاتی هیچی بە هیچ نابێ نەتیجەی ئەم وڵاتە هی خەڵکی دیندار و خواناس خەڵکی دیندار و خواناس ئەبێ خۆی تربیەت دابێ ئێمە هەندێک نەسرەت هەیە زۆر کات دەڵێن خۆیان نەسرەتمان بدە نەسرەتێک هەیە پێوتێ النصرة الاستحقاقية نەسرەتێکە کە مستحقی ئەوەی کە خوا نەسرەتە بە لەوە چێ خوا نەسرەتی کەسێک بدا بەهۆی تەکنۆلۆژیاوە وەسەوە نەسرەت و سەرکەوتن نییە سەردووەلی ئەوروپی زاڵ بوون بەسەر جیهانە بە تەقەنی زاڵ بوون بە ئەخلاق و ڕەوش زاڵ نەبوون
بۆیە ئومەتی ئیسلامی ئومەتێک نییە بە تەقەنی زاڵ بێ، ئومەتێکە بە ڕەوشت زاڵە بێ، ئومەتێکە عەدالەت جێبەجێ ئەکا، عەدالەت بەرپا ئەکا، موسڵمان و غێرە موسڵمان ئیسراحەتەکە. کاری ئێمە موسڵمان ئەمەیە ئیشکەین بۆ ئەو ڕۆژە، ئەبێ پەیامی خۆمان بزانین. ئەگەر کەسێ سەفەرکە بۆ شوێنێک، بۆ نمونە هەر یەکێک لە ئێمە بڕیارمان داوە بچینە فەڕەنسا، ئەوە هەمومان ئێستا لە فەڕەنسا شەو ئیسراحەتەکەین، بەیانی هەڵەسین، خۆمان گۆڕی خۆمان تەرتیب کرد، ئەبێ هەدەفێکمان هەبێ لە چوون بۆ فەڕەنسا، ئەبێ بزانین بۆچی چوین، بۆ کەسابەت چووی، شوێنی کەسابەت دیارە، بۆ عیلم ڕۆشتوی، شوێنی عیلم دیارە، بۆچی چووی، ئەبێ هەدەفێکت هەبێ. والله ئێمە موسڵمان ئاوهان، ئەبێ هەدەفمان هەبێ لە ژیانە، چاومان کردو تا توێنتە سەر زەوی، خۆمان حازر و ئامادە کردووە، ئەبێ بزانین چی بکەین، ئەبێ بزانین بۆ کوێ بڕۆین، ئەبێ ئەم ئاەتە جوان لێ حاڵی بووبین، وما خلقت الجن والإنس إلا ليعبدون، بزانین معنى عیبادەت یعنی چی، کە بریتە لەوەی هەموو هەڵس و کەوت و هەموو ژیان تەنانەت خەوتنت بە پێی پەیامی خوا بێ، ممەنهەج بێ، داڕێژراوە بێ بە مەنهەجێکی زۆر جوانی ئیلاهی. ئەوە یعنی تۆ وا تەسەوەر مەکە تۆ خاوەنی خۆتی لەسەر زەوی، تۆ خاوەنی پەیامێکی کە خوا جەل جەلالوهو بە گەورەی خۆی خاوەنیەتی، تۆ بە ناوی خواوە لەسەر زەویا قسە ئەەکەی، بە ناوی خواوە ئەجوڵی حەڕەکە ئەەکەی. بۆیە ئەبێ هەموو لەحزەیەک ئاگەر لە خۆت بێ، هەڵەیەک نەکەیت، عیبارێک نێیتە سەر خۆت، شەرمەزاری بەردەم ڕەب العالەمین بی. ئەها باوکێک چەند بەڕێز سەیر ئەکرێ، مناڵەکانی قەت جورئەتی ئەوە ناکەن جوێن بدەن ئەگەر ئەو جوێنی نەدابێ، جورئەتی ئەوە ناکەن، قەت ناتوان بەرامبەری بوەستنەوە ئەگەر ئەو خۆی بچووک نەکرد بێتەوە لە ئاسیانە. بۆیە داوای سامت زۆر گەورەیە. جارێک بەبیرمە لە لیژنەی فتوە کەسێک هاتبوو زۆر ڕخنەی لە خێزانی هەبوو، خێزانم بەو شێوازە بەو شێوازە، نازانم قۆڵی بە دەرەوەیە، نازانم هەنە جارێک قژی بە دەرەوەیە، ماڵەکەمان ئێمە سێ چوار ماڵین پێکەوە، ئیتر بوو بە کێشەیەکی زۆر گەورەیان. خێزانە و فەقیریش واللهی چی بکەم مامۆستا، یعنی من ئیشەکەم، یعنی بەردەوام بە حاڵ شوێنەکەم دەرەکە ئەبێتە شەڕ و دەنگمان، ئەخر هەندێک جار ناتوانم، کارەکەم ئەوهایە. مامۆستایەکی بەڕێز لەوێ بوو، ڕووی کردە ئەم کەسە، وتی تۆ چیتە لە خێزانت؟ وتی وەڵڵا وەکو سەحابیات چۆن ئافرەتی سەحابەت ئەوە ڕێک و پێ، تۆ خۆت باشە بە بە ئیمامی ئەبوو بەکر، بە بە ئیمامی عومەر، بە بە ئیمامی عوسمان، کاکە بە بە تەڵحە، بە بە زوبەیر، بە بە ئیبن عەباس. اینجا داوا لە خێزانت کە سەحابیات بێت، تۆ خۆت کی تا ئەو، تۆ خۆت لە چه مستەوایەکەی تا ئەو لە چه مستەوایەکە بێ؟ ئادەی تۆ خۆت نوێژی زوحا ئەکەی وتی نەوەڵ، دووشەمە پێشەمە بە ڕۆژە بین نەوەڵ، ئەتۆ تۆ چیتەیە لە خێزان؟ بۆی ئەم ڕەوشتە بەرزە ئینسانی موسڵمان تێبگا، بزانێت چۆن هەڵس و کەوت لەگەڵ بەرامبەرەکەی ئەکا، زۆر گرنگە. داوا هەر ئەمە نییە تۆ مناڵەکانت دانیشێنی قسەیان بۆ بکەی، خەڵک دانیشێ قسەی بۆ بکەی، بڕواکەن ئەم وتار و ئەوانە ئەگەر ئەمر نەبووە، ئەمر لەوە ئەچێ زۆرێکیمان تەرە کردای، بەڵام ئەمرمان پێکراوە لەلایەن پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم کە ئیرشاد یان لایەن خوا جل جلاله کە ئەم ئیرشادە بڵاو بکەینەوە بەناو خەڵکە، ئەگەر نا کردەوەی ئینسان کفایەتە. ئینسانی موسڵمان بە کردەوەکەی ئیسلام پەخش ئەکا لە هەموو شوێنەکە. المؤمن كالغيث، ئیماندار وەکو باران وایە، لەکوێ مەجال هەبوو زەمینەی بۆ ڕەخسا دائەبارێ. ئێمە ئیماندار ئەبەم کەیفیەتە هەڵس و کەوت و تەعامولەکەین، کەوا بوو ئەبێ تێبگەین زمانی کردەوە بەهێزترە لە زمانی قسە، ئەبێ بزانین دەرگاکانی کردەوە لە دەرگاکانی زمان زۆرترن. لە زمانە هەندێ عیباداتە هەیە جێبەجێ ئەەکەی، یەکێکیان داعوە بانگەوازە، بەڵام زمانی کردەوە هەرچی کردەوەیکی ساڵح جێبەجێ ئەەکەی، هەر هەمووی پێکەوە ئەکاتە ئەوەی کە تۆ پەیامی خوات گەیاندوێ بە بەرامبەرەکانە. هەرچی عیباداتی ظاهری ئینسان هەیە بریتێ لە داعوە بانگەواز، هەرچی عیباداتی ظاهری هەیە. زەکات کە بە ظاهری ئەبێ بیبەخشی، ئەوە تۆ پەیامی خوا بڵاوەکەیتەوە. هەندێک گەنجی جوان ئەیانێ خزمەتی هەندێک هەژارکەن، کاتێک کە خزمەتی هەژارێک ئەکەن بە هەر شێوازێک، خۆ ئەمەی کە ئێستا مەسەلەن شەباب و گەنج و هەموو خەڵک خەریکە، بڕوا بکەن ئەمە لە هەموو زەمانەکانە هەبووە، ئەهلی فتوە هەبووە، فتوە پیان وتون ئەهلی فتوە، کۆمەڵێک گەنجی جوان بوون لە زمانی خلافەتی ئیسلامیە، هەمیشە بە ئەسپەکانیان بە دەوری شارەکانە ئەوەستان، و لە شوێنێکە ئەگەر کەسی ئیشێکی هەبوو یەکسەر بە دەمیەوە بڕۆن. زۆر کادەبوو کەسێکی ماندوویان نەبینی لە سەفەر، زوو وڵاخکەیان بۆ ڕائەگر سواریان ئەکرد، ئەیان بردە ناو شار،
يعني هەندێک ئەخلاقیاتی گەنجەیە زۆر گەورەیە. چەند جوانە محەممەد متەوەلی شەعراوی کۆتایی وتارەکەم بەو قسەی ئەو ئەهێنم، ئەڵە جارێک بۆ وتاردان ئەچووم، ئەڵێ لەگەڵ تەکسیەکە سەرکەوتم، کەسە تەکسیەکە لە شوێنێکە وەستا، ئەڵە زۆرم پێ ناخۆش بوو، ڕۆژت عەلاگەی لە بەردەم ماڵێکا بوو دزی هێنای، ئەڵە پێم ناخۆش بوو، ئەم پیاوە بۆچی ئاوای کرد؟ ئەڵێ دوو-سێ جار ئەم ویست پێی بڵێم، وتم باکەمێت تەحمل کەم، بزانم ئەم کابرا بۆچی ئەم کارێک کرد. ئەڵێ سێرم کرد چوو لە شوێنەکە وەستا، عەلاکەی دەرهێنا یای بەنانەوە خانەیە. ئەڵێ شتەکە بەلامەوە سیر و پرسیارم لێ کرد، وتیەوە ئێمە لەم شارەی خۆمانە بڕیارێکمان داوە، کۆمەڵە سایق تەکسین، ئیشەکەمان ئەمەیە، هەر ئافرەتێک کە بێکەسە لە ماڵەوە بە تەنهایە ئاردەکەی هێنێ لە بەردەم دەرگا دائەنێ، ئێمە ئیبێن بۆ ئەکەینە نان و ئەهێنەوە لە بەردەم دەرگاکەی بۆی دائەنێن. سەری ئەم ئەخلاقە بەرزەک، ئەم ڕەوشتە بەرزەک. جارێکیان چوون بۆ مزگەوتێکی بچووکم دروست کرده بوو، لە دوورەوە کۆمەڵە ماتۆڕ سوارم بین، برام یاوتم بۆ قورئانە مزگەوتەکەیان داگیر کردو، ئێستا خوا ئەزانێت چیان لێ کرد. ئەم گومانە خراپە هەوە دڵما، من چوو مزگەوتەکە بشۆمەوە پاکی کەمەوە، کە ڕۆشتم سەرەکەم کۆمەڵی گەنجن مزگەوتەکەیان شۆردوتەوە پاکیان کردوتەوە، بۆن ڕێژیشیان کردو، عەتر ڕێژیان کرد. وەڵڵاهی خۆم بە شەرمەزار زانی لە بەردەمیانە کە گومانێکی خراپ بە دڵما تێپەڕی و بەرامبەریان. بۆیە لە هەموو بوارەکانە کەسی موسڵمان ئەتوانێت کاری خۆی بکە بە مەنهەج، هەموو ئیشێکی جێبەجێکە. لەکوێ خێرێکت دەستگیر بوو، لەکوێ توانیت زەردەخەنەیەک بەرامبەر موسڵمانە بکەی، لەکوێ توانیت بەردێ لەسەر ڕێگای کەسێ لابەری، هەر جۆرە کارێکی خێر هەت بە زیهن تا جێبەجێکە لە بەرخاتی خوا. لەعەل دەعوە سامیتەکە لە ئەم ڕۆژە زۆر کاریگەری زیاتر ئەبێت لە دەعوەی ناتیق و لەو قسانەیەکەوە ئێمە ئەیکەین. خوای گیان، ئێمەی گونەهباری خەجاڵەتبار هاتوێنتە بەردەم یەکێک لە ماڵەکانی تۆ، هانامان هێناوە بۆ تۆ یا ئیلاهی. پەروەردگارە بەخوا دەستی دوعا بەرز ناکەینەوە بۆ تۆ نەبێ، بەخوا پەروەردگارە دەستی زەلیلی بەرز ناکەینەوە بۆ تۆ نەبێ، ئیلاهی تۆ خۆت شاهیدی سەر ناخێنە زەوی بۆ تۆ نەبێ. دەیە ڕەبی خوایە بە حورمەتی ئەو ڕیسیپیانەی کە لەگەڵمانان، بە حورمەتی ئەو مناڵە پاکانەی لەگەڵمانان، بە حورمەتی ئەو گەنجەتەوە بەکارانەی لەگەڵمانان، بە حورمەتی زمانی بە ڕۆژومان یا ئیلاهی داوای عەفوت لێ ئەکەین، عەفومان کە یا ڕەبی خوایە بەزەی و ڕەحمەت و کەڕەمی خۆت بەسەرمانە ببارێنە. خوایە داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت، ڕەحمەتی خۆت بەسەرمانە ئەدا ببارێنە. خوایە دڵمان ئارام کە، ماڵمان ئارام کە، وڵات و نیشتیمانمان ئارام کە. خوایە ئەم پەیامەی خۆت پەروەردگارە بە گەورەی خۆت لە دڵی ئێمە جێگیر کە، پەخشی کە لە دڵمانەوە بۆ سەرجەم جیهان یا ڕەب العالەمین. یا ڕەبی خوایە فەساد لە ناومانە مەهێڵە، حیا و حرمەت لە بینمانە زیاد کە، حرمەت بۆ ماڵەکان بگێڕەوە یا ڕەب العالەمین. خوایە بۆ خاتری گەورەی خۆت لە گوناهی دایک و باوکمان ببوورە، خوایە بۆ خاتری گەورەی خۆت لە گوناهی مناڵەکانمان ببوورە، لە گوناهی خێزان و هاوسەرمان ببوورە، لە گوناهی برا و خوشەکانمان ببوورە، لە گوناهی خزم و کەسوکارمان ببوورە. پەروەردگارە لە گوناهی دراوسەکانمان ببوورە. خوایە داوات لێ ئەکەین لە گوناهی دراوسەکانمان ببوورە. یا ئیلاهی داوات لێ ئەکەین هەر کەس مافێکی بەسەرمانەوە لە گوناهی ببوورە. غیبەتی هەر کەسمان کردو خوایە عەفوی کە، هەر کەس غیبەتی کردوین خوایە عەفوی کە. یا ڕەبی خوایە داوات لێ ئەکەین بە ناوی جوانت، بە صیفەتی بەرزە، بە ئیسمی عەظەمت، خوایە هەر کەسەمان گرفتێکی هەیە بۆی چارەسەر کە. پەروەردگارە ئەومان بێحاڵ و ماڵە ماڵداری کە، خوایە کوڕانمان کچانمان بێحاڵ و ماڵداریان کە یا ڕەب العالەمین. خوایە ئەوەی بێ مناڵە مناڵی پێ عەتاکە، خوایە ئەوەی مناڵە مناڵەکانی ساڵح کە، خوایە مناڵی ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم ساڵح کە. یا ڕەبی خوایە ئەوەی قەرزارە قەری سەرشانی سووکە، پەروەردگارە ئەوەی کەم ڕزقی حەڵاڵی زیاد کە، ئەوەی نەخۆشە شیفای بۆ بنێرە یا ڕەب العالەمین. یا ڕەبی خوایە مردوەکانمان چاوەڕێی دوعای ئێمن، یا ئیلاهی لەم منبەرەوە داوات لێ ئەکەین بۆ خاتی گەورەی خۆت خوایە لە گوناهی هەر هەمویان ببوورە، دەرگاکانی خێر بەسەریان بکەرەوە یا ڕەب العالەمین. یا ڕەبی خوایە داوات لێ ئەکەین بە ناوی جوانە، بە صیفەتی بەرزە، بە ئیسمی عەظەمت لێمان خۆش بە یا ڕەب العالەمین. یا ڕەبی خوایە لەو ڕۆژێکەوە لەناو گۆڕاین و بێکەس و بێحاڵ و ماڵین، هانەمان بە ڕەحمەتی تۆیە، ڕەحمەت بەسەرمانە دا ببارێنە. یا ڕەبی خوایە داوات لێ ئەکەین زەلیلی سەرجێگەمان مەکە، زەلیلی دەستی نامردمان مەکە، زەلیلی دەستی مرۆڤەکانمان مەکە. یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت خوایە زەلیلی سەرجێگەمان مەکە، زەلیلی دەستی زاڵممان مەکە یا ڕەب العالەمین. خوایە زەلیلی ناو گوناهەکانمان مەکە یا ئەکرەم الئەکرەمین.
خوای صلاوی ئێمە بگەێنە پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم یەک ناومان لە خزمەتیا بێنە یا رب العالمین بمان گێڕە لەو عەبدانەی پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم شانازیان پێوە ئەکا یا ربی خوایە ئەوانەی سێری گرتە ڤیدیۆکانمان ئەکەن ئەوانەی مانوو ئەبن لەگەڵیە ئەوانەی پەخشی ئەکەن یا ربی خوایە لە گوناهی هەر هەمویان ببورە یا رب العالمین یا ربی خوایە ئێمە حاجە و محتاجێکی زۆرمان هەیە بەخوا کەس شک نابن حاجەکانی خۆمان پێداویستی ژیانی خۆمانی بۆ بەرزکەینەوە تەنها تۆ شک ئەبین یا ئیلاهی تەنها تۆ فریاد ڕسمانی یا ئیلاهی و هەموو کار و کردەوەی خۆمان دایە دەستی تۆ یا ئیلاهی خوایە داوات لێ ئەکەین بە ئەندازی چاکتروکانەمەمان دەرە دەستی خۆمان یا ئەکرەم الئەکرەمین یا ربی خوایە تۆ خۆت سەرپەرشتی کارەکانمان کە تۆ خۆت گرفتەکانمان بۆ چارەسەر کە خوایە ئێمە ئەگەر چی گوناهمان زۆر بێ ئەگەر چی خەجاڵت باری بەردەم دیوانی تۆ بین بەڵام ئیلاهی واللهی تۆمان خۆشێ قەسەمەن بەذاتت دینەکەی تۆمان خۆشێ محەممەد المستەفا عليه الصلاة والسلام لە دڵمانە زۆر شیرینە دەی ربی خوایە بحرمتي أم محبتي لدلمانا پروردگارا دعاکانمان قبول کە رحم بە ئومەتی پێغەمبەری خوا بکە صلی الله عليه وآله وسلم یا ربی خوایە طاعەت و عیبادەتی ئەم شەوانەمان ئەم ڕۆژانەمان لێ قبول کە مەی دەرەوە بەسەرمانە یا ئیلاهی هەڵەو کەم و کوڕەکانمان ببورە یا ئیلاهی هدایەتمان زیاد کە یا ئیلاهی آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين خواهي قول لقناهي من يشيء وجبوري وخوالي من قبول